بەڵێ دیارە مامۆستا جەمال ئەمڕۆ ئەوەی کە ڕوویدا کردنەوەی یادگەی نیشتیمانی بارزانی تەنیا بۆنەیەکی نێوخۆی نەبوو بەڵێ نێودەوڵەتی بوو ژمارەیەکی زۆر لە میوانان لە دەرەوەی وڵاتەوە لە وڵاتە گرنگەکانی جیهانەوە بەشداریان کرد بۆیە ئێمە دەمانەوێت لەبارەی گرنگی بەشداریکردنی ئەو میوانانە لەگەڵ بەڕێز عەلی دۆڵەمەری نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە فەڕەنسا قسە بکەین ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاگالی شەو باش زۆر سپاس بۆ بەشداریت لەگەڵمان. ئەگەر پێمان بڵێیت گرنگی ئامادەبوونی ئەو میوانە بیانیانە و کەسایەتی نێودەوڵەتیانە چی بوو ئەمڕۆ لەو بۆنەیەدا؟ بەڵێ شەوتان باش باقەت ئەمڕۆ ڕۆژێکی مێژووی بوو گرنگکەش لەوە دەبینتەوە کە چەندین میوانی بیانی لە سەرجەم وڵاتانی دنیا بەشداری ئەم مەراسیمان کرد بە تایبەتی لە وڵاتی فەڕەنسا کە سەرۆکی شارەوانی کە دەسەڵاتێکی زۆر گەورەی هەیە لە فەڕەنسا خۆی ئامادەی ئەم مەراسیمە بوو داوەتنامەی سەرۆک بارزانی قبول کرد لەگەڵ شاندێک بەشداری ئەم مەراسیمەی کرد وەروها چەندین کەسایەتی تری فەڕەنسی وەکو وەزیری دەرەوەی پێشووی فەڕەنسا بەرنار کۆشنەر وە چەندین دۆستی کورد کرد لە ساڵانی 1970کاندا سەردانی ناوچە ئازادکراوەکانی کوردستان و چاویان بە مەڵا مەستەفای بارزانی کەوتبوو وەرەها لە وڵاتانی ترشدا چەندین کەسایەتی دیار هاتبوو ئەمەش ئەوە دەردەخات کە بەڵێ ڕۆلی گەورەی مێژووی مستەفا بارزانی بەرز دەنرخێنن ئەو ئازادیە ئەو هەرێمەی کوردستانە کە ئێستا هەیە ئەگە خەبات و شۆڕشی ئەم پیاوەزاتە گەورەیە نەبایە ئەوانەش تێدەگەن لە خەباتی ئەم تێکەوشەرە کە خەباتێکی زۆری کردووە هەر لە سەرەتاوە تاکو ئێستا تاکو بتوانین کوردستانێکی ئازاد هەبێت بۆیە هەموو وڵاتان هەموو ئەو میوانەی کە بەشدار بوون داوەتنامەی سەرۆک بارزانان قبول کردبوو چونکە دەزانی کە بەشداری مەراسمێکی زۆر گرنگ دەکەن کە سەرکردەیەکە نەک تەنها لە کوردستان و عێراق بەڵکو لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. کەکالی تەبوو خۆدەست نیشان کرد شاندێک بەرفەرەح فرانسی کو دیناو دە سەرۆکا شارێداریە پاریسی برێز ئانی هیدالگۆ بخۆشی بەشداری کرد گەلو واتەیە vê di pêwendiyên Fransa û Kurdistanê de çi? حقیقت بێژین ینی فەڕەنسا و کوردستانی پەیوەندیەکی مێژووی هەنا ئەو پەیوەندیە هەر سەرپێکە دەستپێکردنا شۆڕەشا کوردی لە کوردستانە باشوور دەستپێکردی هەتا نۆکەش بەردەوامە و ئان هیدالگۆ وەکو سەرۆکی شارەوانی دەرخست کە جارێکی دیکە بۆ جەنابی سەرۆکی بارزانیش گوت کە بەڵێ هەنگۆ دۆست مازنێ تای ئەم دۆست هەنگۆینە ئەم چا پشت هەنگۆ بەرنادەین چکە دەسەڵاتێکی مازن فەڕەنسادا هەیە وەروها چەند دۆستی دیکەیت فەڕەنسیش هاتە بوون واکوم بەحس کرد جۆن ماغی بخەدیە کە ساڵا 61 ناوچە حاجۆمەرە گەرمانە مەستەفایدا بوو وەروها جۆیس بلو بەرنار کۆشنەر لۆڤا و چەندی کەسایەتر بەشدار بوون بۆیە ئەوانە ئەزانن کە مانە مەستەفا ڕۆڵێکی مەزن بینیە لە شارێکی دژی ڕژێما بەعزدا ئەوان شاهدی ئەوەدا ئەوڕۆدا هەم بۆ ئامادەبوونێت مەراسمێ کە بەرێ بچاوی خۆ ئەو شۆڕەشەکە مانە مەستەفا دەست پێ کرد ساڵا 61 تابەتی شۆڕەشە ئایلولێ شۆڕەشەکە گەلێک مەزن بوو بۆیە پەیوەندیت فەڕەنسا و هەرێما کوردستانê زۆر تندن و هیوادارم داهاتوودا ئەم بشین ئەم پەیوەندە بەرنە قۆناغێکە باشتر کە بشین سوود و مەفایە لە وڵاتێکی گرنگ وەکو فەڕەنسا وەربگرین. کاگالی ئەمڕۆ بەشداریکردنی نوێنەری ژمارەیەکی زۆر لە وڵاتان کە لە کردنەوەی یادگەی نیشتیمانی بارزانی بەشدار بوون وەک سەرۆک بارزانیش گوتی بەشێک لەوانەی لێرن ئەو وڵاتانە بوون کە هاوکاری ئێمەیاندا لە شۆڕشی نوێی گەلەکەمان لە سەرکەوتنی گەلی کورد لە دوای ئەمە لە دوایەوەی کە ئەمڕۆ ئەوان بەشێکیان بە چاوی خۆیان یازگەکەیان بینی مۆزەخانەکەیان بینی و بەشێک لە بەرخودانی کوردیان بینی پێتان وایە کە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو وڵاتانە زیاتر دەچێتە پێشەوە؟ بەڵێ بێگومانە وەکو باسم کە لە سەرەتادا ئەمڕۆ ڕۆژێکی زۆر مێژووی بوو بۆ هەموو ئەو میوانە بەڕێزانەی کە بەشدار بوون بینیان کە گەلی کورد چه خەباتی کردووە تاکو بەم قۆناغا گەشتووە بە تایبەتی ڕۆلی سەرکردەی نەمرمان مەڵا مستەفای بارزانی چونکە ئەم ئازادیەکی ئێستا بە ئاسانی بەدەست نهاتووە ئەوە بینیان لەو فیلمە دۆکۆمنتاریەکی پێشش کراوەروها لە وتارەکەی جەنابی سەرۆک بارزانیدا دوای ئەوە توێژم کە لەگەر چەند میوانێک بە تایبەتی میوانە فەڕەنسەکاندا بە حقیقەت زۆر سەرسام بوون بەو هەموو خەباتەیەکی گەلی کورد لە قۆناغە نەخۆشەکاندا بە چەکی سادەوە بەرامبەر ڕژێمێکی زۆر بەهێزەوە دەجەنگان و هەمیشە وەریان بەرز بوو
ئەوان گوتیان ڕاست ئێوە چیاکان دۆستان بوو بەڵام لە فەڕەنسا چەندین دۆستی زۆر باشتان هەبوو هەروەها یەکێک لە هۆیەکانش ئەوە بوو کە گەلی کورد بەدڵەوە خەبات دەکات لە پێناوی ئاشتی و ئازادی و هیچ کاتێکش نەبوویتە مەترسی بۆ سەرگیرانەکانیدا بە بڕوای بنەوە پەیوەندەکانچنە قۆناغیترەوە کە دەگەڕێنەوە چکە بە چای خۆیان بینیوە شتانێک ئینسان بە چای خۆی دەبینی زۆر گرنگترە لەوەی کە لە دوورەوە دەیویستیت و یان تەماشای دەکرێت هیوادارم کە بتوانین ئێمەش وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندەکانی خۆمان لەگەڵ هەموو وڵاتانی دنیادا باشتر بکەین بە تایبەتی لە بواری ئابووری و ئەکادمی و ڕۆشنبیری و کەلتوری بلێ یادیگەها نیشتمانیە بەرزانی کەکی عەلی نهاد یادیگاهی دە gelek belge, dokument, nivîs danûstandinên dîplomatîkek û berzaniyê nemirda astana devletî de pêkanîne gotar, pirtûk, êgo têne pêşkeşkirin li wir hene. Li gora bahweriya te piştî derketina van belgeyan jî de asta navdewletî te nêzîkahiya beramberî şoreşên Kurd, beramberî ew qurbanîdanên ku Kurdistanê dayî, herêma Barzan dayî bandorekî çawa dike, tu çawa dibînî? بێگومان مۆزەخانە سەرچاوەیەکی زۆر گرنگە بۆ ناساندنا مێژووی هەر گەلێکی ئەو مۆزەخانە دەبێتە سەرچاوەیەک بۆ ناساندنا مێژووی گەلێ کورد ئەو تایبەتی شۆڕشە مستەفا بارزانی ئەگەر ئەم بین بەحث بکەین هەر دەستپێکردنا کۆمارە کوردستانی مەهاباتێکی بەشدار بوو پشتینگی ئاوارەی سۆڤێت بوو کە 760 کیلومتر پیا سنووری سێ وڵاتە بڕی وهروها ئەو بەلگە و ئەو هەمە دیکۆمنتەیەکی لێ مۆزەخانە دەبێتە ڕێنیشاندەرێک وهروها پاڵپشتیەک بۆ ناساندنا دۆزە خەباتە کورد و بەرەو پێشچوونە پەیوەندیت کورداگەر وڵاتی دەرەوەدا بێگومان ئەو ڕۆژێکە زۆر مێژووی بوو ئەو مۆزەخانەش دەبێتە بەردەکی بناغەیەک بۆ باشترکردن و پێشکردنا پەیوەندیت گەلی کورد و هەرێما کوردستان لەگەڵ وڵاتی دەرەوە. کاگالی ئەم مۆزەخانەیە خۆت باست کرد کە ینی لە دنیادا مێژوو مۆزەخانە و دۆکمنتەکان بەڵگەن بۆ بەرخۆدانی هەر نەتەوەیەک بۆ بوونی ئەو نەتەوەیە. ئێستا ئێوە کە مۆزەخانەکەتان بینی و بەشێک لە وڵاتان نوێنەرانیان لەوێ ئامادە بوون و بینیان ئێستا پێمان بڵێ کە بوونی ئەم مۆزەخانەیە چەند گرنگ بوو کە هەبێت بۆ گەلی کورد بۆ نەتەوەی کورد تاوەکو ئەو وڵاتانی کە پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان دروست دەکەن بزانن کە کورد چ مێژوویەکی هەبوو و بەشێک لە مێژووەکەی ببینن کە بەچیدا تێپەڕیوە. بەڵێ مۆزەخانە زۆر گرنگە لە هەر وڵاتێکدا بۆ ناساندنی خەباتی ئەو ملەتە مۆزەخانە سەرچاوەیەکە کە ئەتوانن سوودی لێ ببینن. ئێمەش ئەتوانین وەکو هەرێمی کوردستان سوودێکی گەورە لەم مۆزەخانە ببینین ئەو شاندەبیانانی کە دێنێ هەرێمی کوردستان ئێمە ئەتوانین پێشنیار بکەین بۆ ئەوەی سەردانی ئەم مۆزەخانەیە بکەن چکە مۆزەخانە بە شێوەیەکی زۆر زانستیانە و پرۆفشنال دروست کراوە من لێرەوە دەستخۆشی لە ئەوانەی ئەم کاران ئەنجام داوە بە حەقەت دەبی زووتر کراوە بەڵام ئێستاش هیچی لێ نەچووە ئەتوانین سوودێکی زۆر گەورە لەو مۆزەخانەیە ببینین چونکە بوونی ئەم مۆزەخانەیە دەبێت هۆی ئەوەی کە بەڵگەیەکی ڕاستەقینە پیشانی ئەو میوانان بکات کە سەردانی ئەم مۆزەخانەیە دەکەن چونکە لەم مۆزەخانەدا بە حەقەت بەڵگەنامە و دوکیۆمنت و هەروە کەرەستەکانی کە ئەو کات سەرۆک ڕۆحی نەتەوەی کورد مستەفا بارزانی شۆڕشی پێکردووە ئەم شۆڕشێکی نیشتیمانی بوو لێ پێناو گەلێک بوو کە زڵمی لێکرا بوو هەروەکو لە وتارەکەی جەنابی سەرۆک بارزانی باسی ئەوەی کرد کە ئێمە هیچ کاتێک نەبووین مەترسی و شەڕمان نەکردووە بەڵکو بەرگریمان لە خەڵک کردووە بۆ ئەوەی ئاشتی لە ناوچەکە بەدەست بێنین هیچ کاتێک ئێمە تعدامان لە کەس نەکردووە بەڵکو ئەوان هاتوونە سەر ئێمە ئەم مۆزەخانە دەبێتە ئەوەی کە بەڵێ ئەو شتانێکی لە ڕابردوو ڕوانداوە هەم بۆ نەوەی ئێستا هەم بۆ وڵاتانی دەرەوە ئەوانەی کە هەروەکو ئێوەش دەزانن کە نەوەیەکی نوێی وڵاتانی دەرەوە پێگەشتونە لەوانە زۆر شارەزای خەباتی گەلی کورد دەبن دەبێتە ئەوەی کە مێژووی گەلی کورد بە شێوەیەکی دیکۆمنتاری بە شێوەیەکی زانستی و ئەکادمی ئاشنای ئەو مێژووە بن چونکە گەلی کورد خەباتێکی زۆری کردووە و هەمیشە شاری کردووە لە پێناوی ئاشتیدا بۆیە جارێکی تر دووپات دەکەمە ئەم مۆزەخانە ڕۆڵێکی زۆر گرنگ دەبێنێت لە بەرەو پێشبردننی پەیوەندەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دەرەوە. بەێ سپاسکو تو لەگەلمە بووی کەکی عالی دۆلەمەرین و نەرێ حکوومەتە کوردستانی لە فەڕەنسایە لەگەڵ زۆر سپاس.